هاوڕانی خۆشەویست سڵاوی خواتان لێبێ خۆشحاڵم کە جارێکی دیکە دەتان بینمەوە هیوام وایە هەمیشە لە خۆشیدا بن. ئەم ڤیددیۆیە بە تایبەتی وەڵامی پرسیارێکی دیکە دەداتەوە، ئەویش پرسیاری ئەوەیە کە مامۆستایەتی چییە؟ هەڵبەت دەچینە ناو وردەکاری خودی پرسیارەکە و وردەکاری وەڵامەکانیشی. پێم خۆشە سەرەتا سەبسکرایبی کەناڵەکە بکەن، لایکی ڤیددیۆکە بکەن ئەگەر بە دڵتان بوو، بۆ ئەوەی هەمیشە بێتە سەر فیدەکەتان و هەمیشە ئەو جۆرە ڤیددیۆیانە کە من تۆماری دەکەم بۆتان بێتەوە بەردەستان و ببینن. وەڵامی پرسیاری مامۆستایەتی چییە؟ پرۆفیسۆر دەیڤید کار کە پرۆفیسۆری فەلسفەی پەروەردەیە لە کۆلێژی پەروەردەی زانکۆی ئەدەنبرە لە سکۆتلەند وەڵامی پرسیارەکە دەداتەوە. پرۆفیسۆر دەیڤید کار. بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکە بدەینەوە، گرنگ ئەوەیە سەرەتا بزانین پرسیارەکە خۆی چییە و بە وردی چی دەپرسێت. ئایا پرسیارەکە پرسیارە لەوەی کە چالاکی مامۆستایەتی چییە، ینی چالاکی فێرکردن چییە، یان پرسیارە لەوەی مامۆستایەتی وەکو پیشە چییە، وەکو ناونیشان چییە. هەڵبەت هەردوو لایەنی پرسیارەکە پێکەوە گرێدراون و لێکیش جودان. بۆ نمونە هەردوو لایەنی ئەم پرسیار لێک جودان بەوەی کە مەرجنیە هەر کەسێک پێوەست بێت بە کار و چالاکی مامۆستایەتیەوە، ینی کەسێک کە خوا خەریکی چالاکی فێرکردنە، مەرجنیە ئەو کەسە مامۆستا بێت یان ناونیشانی مامۆستای هەبێت. بۆیە چالاکی مامۆستایەتی لەگەڵ پیشەی مامۆستایەتی و ناونیشانی مامۆستایەتی مەرجنیە هەمان شت بن. بۆیە لەو لایەنەوە ئەم دوولایەنی پرسیارەکە جودان. بەڵام لەلایەکی دیکەوە هەردوو لایەنی پرسیارەکەش پێکەوە گرێدەراون بەوەی کە هەڵبەت زۆرینەی ئەوانەی کە پیشیان مامۆستایەتیە و لە مەکتەبەکانن، لە زانکۆکانن، لە شوێنەکانی فێرکارین، پیشیان مامۆستایەتیە، خەریکی چالاکی مامۆستایەتیشن، ینی خەریکی چالاکی فێرکردنن. بۆیە زۆر گرنگە بە وردی لە خودی پرسیارەکە بکۆڵینەوە بزانین چی دەگەێنێت. بۆیە پرسیارەکە دوو لایەنی هەیە. یەکەم لایەنی مامۆستایەتی وەکو چالاکی و کردداری فێرکردن، لەلایەکی دیکەش مامۆستایەتی وەکو پیشەیەک. بۆیە پرسیارەکە دوو لایەنەیە، لایەنی چالاکی مامۆستا وەکو چالاکی و کرددار، لایەنێکیش وەکو مامۆستایەتی وەکو پیشە. سەرەتا با لە مانای مامۆستایەتی وەکو چالاکی وەرببینەوە. ئایا مامۆستایەتی پێویستی بە معریفە و کارامەیی و توانستی تایبەت هەیە؟ ئەوەی پێ دەگوترێت سکیل. ئەگەر وەڵامەکە بەڵێیە، دەبێت بزانین چ جۆرە معریفە و توانە و کارامەییەک و چۆن دەستیان بخین. هەڵبەت لە دنیای ئێستادا مامۆستایەتی بە جۆرێک تەکنۆلۆژیا نیشان دەدرێت کە پاڵپشتە بە زانست، کە زانست پاڵپشتی دەکات و یەکلایی دەکاتەوە. مانای چییە؟ مانای ئەوەیە ئەو توانا و کارامەییانەی کە بۆ مامۆستایەتیەکی کاریگەر گرنگن، کۆمەڵێک کارامەیین لە ڕێی توێژینەوەی زانستیەوە، لە ڕێی توێژینەوەی بەڵگەدارەوە، ئەوەی کە پێ دەگوترێت empirical research یان empirical study، لە ڕێی توێژینەوەی زانستیەوە لەبارەی چیەتی فێربوون و چۆنێتی فێربوونەوە یەکلایی کراونەتەوە. بەم پێیە ڕاهێنانی مامۆستایانیش جا لە ڕێی کۆلێژەکانی پەروەردەوە بێت یان لە ڕێی خولەکانی شیاندن و ڕاهێنانی مامۆستایانەوە دەبێتە چی؟ دەبێتە ڕاهێنانی مامۆستایان و پێدانی ئەو معریفە و توانست و کارامەییانە، ئەو سکیڵانەی کە بۆ مامۆستایەتی گرنگن، و خولەکان و پەروەردەکردنی مامۆستایان دەبێتە ڕێگەکانی دەستخستنی ئەو پێویستیانە. بەڵام تا چەند مامۆستایەتی لە ڕێی توێژینەوەی زانستیەوە پێش دەخرێت؟ تا چەند توێژینەوەی بەرجەستە، توێژینەوەی زانستی، توێژینەوەی بەڵگەدار مامۆستایەتی بەرەو پێش دەبات؟ دانانی مامۆستایەتی وەک پسپۆڕیەکی زانستی ڕوود تا ئێستا ڕوون نییە و کاریگەریەکانی توێژینەوەی زانستی لەسەر پێشخستنی کارامەیەکانی مامۆستا تا ئێستا ڕوون نییە و یەکلایی نەبووتەوە. بۆیە پەیوەندی و کاریگەری توێژینەوەی زانستی بەسەر پێشخستنی مامۆستایەتیەوە تا ئێستا گومانی لەسرە و کۆمەڵێک هۆکار هەن بۆ بوونی ئەم گومانانە. یەکەم، ناکرێت بڵین ئەوانەی مامۆستای باشن یا ئەوانەی کە مامۆستای زۆر کارامن، هی ئەوەیە کە معریفەیان
زۆرە لەبارەی زانستی فێرکاری و توێژینەوەی زانستیەوە لەبارەی مامۆستایەتی و تواناکانی مامۆستا و جۆرەکانی فێرکردنەوە. ناکرێت بڵێن مامۆستا باشەکان بۆیە باشن چونکە معریفەی زانستیان زۆرە، ناکرێت بڵین ئەوان ئاگاداری توێژینەوە زانستیەکانن و بەدوادەچوونیان بۆ کردووە یا خۆیان توێژینەوەیان کردووە. زۆر کەس هەن مامۆستای زۆر باشن، مامۆستای زۆر بەتوانان، مامۆستای زۆر چالاکن، مامۆستامان بوون بەبێ ئەوەی ئاگاداری بنەما زانستیەکانی مامۆستایەتی بوو بن، بەبێ ئەوەی معریفەی زانستیان لەبارەی فێرکردن و فێربوون و مامۆستایەتیەوە هەبوو بێت. لەمان کاتیشدا زۆر سەیرە ئێمە وا بزانین لە ناکاو زانست ڕێگەکانی وانەگوتنەوەی دۆزی بێتەوە، لە ناکاو شتێکی تازەی دۆزی بێتەوە لەسەرەوەی کە خەڵک چۆن فێر دەبێ، کارامەیی مامۆستایەتی دۆزی بێتەوە، وەکو بڵێ شتێکی تازەی دۆزی بێتەوە زانست، وەکو بڵێ پێشکەوتنی زانست مامۆستایەتی لە ئارادا نەبوو بێت یا مامۆستایەتی باش و کارامەی فێرکردن لە ئارادا نەبوو بێت. شتێکی زۆر سەیرە ئەگەر ئاوا بێت. دووەم، ناکرێت کارامەییەکانی مامۆستایەتی کاریگەر وەکو زانست مامەڵی لەگەڵدا بکرێت و وەکو زانست بگشتێنرێت. بۆچی؟ چونکە دەکرێت کارامەییەک لە کەش و هەوایەکدا لە شوێنێکی دیارکراودا لە کاتێکی دیارکراودا زۆر گونجاوێت، بەڵام لە کەش و هەوایەکی دیکەدا نەگونجاو بێت، لە شوێنێکی دیکەدا بۆ پۆلێکی دیکە بۆ کۆمەڵی خەڵکی دیکە نەگونجاو بێت و کاریگەر نەبێت. وەکو زانست نییە بە پێی شوێن و کات گۆڕانکاری بەسەردانێت. بۆیە ناکرێت ئێمە بڵێن کارامەیەکانی مامۆستا، توانستەکانی مامۆستا توانستی زانستین یا بە پێی توێژینەوەی زانستی دەپێورێن و دەگشتێنرێن. سێەم، ناکرێت هەندێک تایبەتمەندی مامۆستایەتی باش وەکو پشودرێژی و سەبر و تەحمل، وەکو خەیاڵ فراوانی و خەیاڵ ڕەنگینی و بیرفراوانی، وەکو دانایی، ینی کۆمەڵێ شتن کە پێیوەستن بە ناخی کەسەکانەوە، ناکرێت ئەم تایبەتمەندیانە وەکو توانست وەکو سکیل حساب بکەین کە کەسێک لە خولێکی ڕاهێنان لە خوێندنەوەی کتێبێکەوە فێر ببێت. هەڵبەت کە دەڵێن مامۆستایەتی تەنها کارامەیی پشتبەست و بە توێژینەوەی زانستی نییە، مەبەستمان ئەوە نییە کە هیچ کارامەیەکی تێدا نیە. نا، بەڵکو مەبەستەکە ئەوەیە کە کارامەیەکانی مامۆستا لە کارامەیەکانی کەسێکی تەکنیکی جودان. زیاتر کارامەیەکانی مامۆستا لە کارامەیەکانی هونەرمەندێک دەچن، بەوەی کە کارامەیەکان کارامەیی نەرمن، کارامەیین بە شێوەی جودا دەکرێت شکڵ و شێوە بگرن و لە کەش و هەوای جۆرا و جۆردا دەردەکەون. بۆیە زۆر جار دەبینین مامۆستا بە هونەرمەند بەراورد دەکرێت، تواناکانی مامۆستا و کارامەیەکانی مامۆستا وەکو کارامەیەکانی هونەرمەندێک نیشان دەدرێن. بۆیە زۆر جار دەشبینین کە مامۆستایەتی وەکو هونەری نواندن نیشان دەدرێت و باز دەکرێت. لەم ڕۆوە مامۆستایان کەسانێک نین کە پێڕۆی ورد و درشتی ڕێنماییە تەکنیکیەکان و هەنگاوە دیارکراوەکان بکەن، وەک ئەوەی کە کەسێکی تەکنیکی یا وەستایەکی تەکنیکی ئەندایە ئەندازیارێک پێڕۆی ڕێسا و ڕێنماییەکان دەکات. مامۆستا هونەرمەندێکی فێرکاری دەسڕەنگینە، بەڵام کەسێکی کارامە لە تەکنیکدا بۆ نمونە وەستای چاکردنەوەی سیارە ناکرێت لە بنەما تەکنیکیەکان لا بدات و نوێکاری لە چاکردنەوەی بزوێنەری سیارەدا بکات، بۆ نمونەیان شتی نوێ دامەزرێنێت یا شتی نوێ پێڕۆ بکات. کەچی مامۆستایەتی باش پێویستی بە گزارشکردن و خەیاڵ و دەسڕەنگی نییە.